پاری لە بۆ وەسامەتی نێرە زۆر چاکە کۆچەر وەرە بابە وەرە هاتم بابا هاتم چ دەویست بابا کۆچەر لە چێ چایەخانەی وەستا مەجیدی کام وەستا مەجید وەستا مەجیدی چایەکی ئێ برێ بابم سەلامە لێ دەکەم ئینشاءالله ئەو 500 ناری دەبێ بەس پێشی برێ بابم گوتی سەبرەکەم لێ بگوی تا 1-2 ڕۆژ ئینشاءالله ئەویت کەشی لێ دەنێرە باشە کوڕی بەس بابا من ئێستا دەوام هەیە پاش دەوام وچتەوە بووم ئەوجە دەچمەوە دەبم باش نییە ئێدە باشە بەس پێشی برێ کوڕم برێ بابمە خۆشی سەر لێ داتن باشە بابا باشە ئینشاءالله دە کوڕی خۆم کۆچەر بەرێ وەرە کوڕم وەرە دەزانی چییە ئەگە عەلە لەوێ بوو نەکەی قسەی لەگە عەلەی بکەی قسەک لە تو قسەک لەوی دوایە دەمەقاری بن لێگەی دری کوڕم عەلە خۆڕیە لە ئاقوفی تو نییە بابی من تێگەیشتی دا بینی من وەستا مەجیدی لەسەر لە گەنگۆتیەک بچیتن نابی و هەلا باشە بابا ڕۆدەی ئەگە لە خۆی بابی من باش زۆر چاکە و پارەشمان داوە خاکەری من لە 500 نانەکەی بکە سەدا عەلا ئەوەش مافت لۆ لەبەرچە گورە خۆ خدر ئەمن و بامنی بە چەپڵان دەکرد نەبابە بەخوای ئەمن لە ئەوەلی دەمزانێویشە سەر ناگری دیارە خدر یەکی لە تو پیاوەتری دیتەوە کچی خۆی بداتێ گورە بابە مۆزوع پیاوەتی نییە گۆلۆ تێناگەن مۆزوع پارەیە پارە ئەگە پارەت هەبوو ئەو پیاوی ئەگە پارەشت نەبوو کەس حسابش لۆ ناگرتەوە ئەمن لە داخی ئەوشتانێ دەمێ بچمە خارج بەس بگەمێ هەر 1-2 ساری دیە دەبی جواتری سیارە بینمەوە دەبی بە سەفتە دۆلاری بە گۆڕدە وەرکەم ئەوانەی دەژێ کام و خۆردیە دەبی وها لە دوم غاردن بەهمێت بن 1 پارە نانم ئەگەر بخۆن کورەکەم وەگە هەمومان چوینە خارج چێ لێرە بمینێ ئەوە مشکلەی من نییە ئەمن وەزعم باش بیستدان لە خەرچیدا یا ڕەبی خەڵک هەموو لە برسان دەمرد هەنکە بەواز لەو مۆزوعی بینن خدر چی گوت خدر گورە چی گوت دەزای چی گوت ناوەڵڵا ئەوە جارگۆتی سیارەتەیە خانیتەیە پارەتەیە ئەمش گوتم ناوەڵڵا ئەویش گوتی تەوە ئەو ناکەم باشە بابت چی گۆ بابەت بابم قڕ بەسەری چ بێ دیار بوو هەم پاراوە هەم پاراوە گورە گوتی باوە على کوڕەکی باخلاق هەموو ئەدەبا هەر کۆچی پێی ئەخلاق دیارە بابت لە زمانی قۆمچەی دەژمارە بە شەرەفت خدر باسی ئەخلاقی توی کرد وەڵی بێ شەرەفەی باسی هەموو شتێکی کرد بەس باسی ئەخلاقی نەکردکامەوە تەواو دنیاوی پارەیە ئای پارە چ لەو خەڵکەی کرد خوشک برا داک خزم هەموو دێکرد خۆزگە هەر نەبای باشە یعنی ئەتوو ڕکل لە پارەی دەبتەوە باشە لۆ سوێ داخوازی کچی خدری ئەگەرەوە پارەی نەبێ گورە وەڵا لۆ پارەکەی بوو هەوە دەدەێم ئەو مێزانە بسڵەوە کوڕم مامەجید مادی نەبی کۆچەرەوە تو عەمل درێژی کوڕم فەرم بابی وەردان والله مامەجید بڕێک بەعەجەلەمە دەڕۆم ئەوە بام زۆر سەلامی لێ کردی وەتی ئەو 500 دینارەی بدە 500ەکەی دیشوا کەریمە مانگەشکە لێ دەنێرمەوە کوڕە کوڕم بابەدە و عەجەلەی لە چییە ئای خۆم نەمدایەوە بە پەلە بینتەوە بەڕای ئەو خوا تەرتیبی کردمە مامەجید وەرە کوڕم کەینێ بوو با هەینێ بینتەوە هەوکەش ئەو پارەیە ببەوە بابی من کەی نییە گۆتی بیدێ باشە بابم باش وەتی زۆر مەمنونیم بیدێ دەستی داخۆ سەحەتی کو بوو بابە سەحەت واللهی باشترە باشتر ئەوە ئەرێ وڵا ئەوە بڕە دەرمانەکان دەخوا ئیستفادەی کردیەوە الحەمدولله الحەمدولله باش دەبی ئینشاءالله ئاگاتان لێبی کوڕم ئینشاءالله هەرێ بە من نارێ مامد لۆها غرور بۆ غرور قەت بە بابت نەچووە قابلە مامەجیدە تو مام ناناسی ئەوێ ڕۆژێ لەگە عەلەی چوو بووین بە سەویت و هەر بە چەپڕێ دەستی دەریکردنە دەرێ لەگەر عەلەی هەرێ وەڵڵا ئەوە چوو بوون وەڵڵاوە چوو بووین بە تەما خزمایەتێکی بووین خزمی کو وەڵڵاهی ئەوەی ڕاستیبی گوتن چناری کچی مامد لە بۆ عەلەی کوڕم داخواز چناری هەرێ وەڵڵا لو هاتي والله وەستا قادر درم خۆش نییە باشە تو درم خۆش نەبوو من نارێ کورە کاکە نابینی سارەکەی هیچکە بێبارانە فەرمو داروبار هەموو هیچی بوو کاکە ئاو نەبیتن دەبارەی ئینشاڵڵا خوا بارانێکی باش دەبارێ کەیفی وەرە بابە وەرە بڕۆ کەرە ئاو دەفڕم دەبڕێ برە شێر و دۆستان کردەوە بۆ من نارێ
والله وەستا قادر هەتا ئێستا هیچمان نەکردیتەوە. باشە دی بابت چی وتە بابت؟ بابم چوویتە دووشێ محەممەدی سابیری بەشک سبەی نەبێ سەر ئەو خانیانە لۆ سواب دەم. باشە تو بەم برێ بابت خەبەری شوتە و مرتەیدا؟ وڵی وەستا قادر هەتا ئێستا خەبەری نەدایە. گوتی ئەو ڕۆژ سبەچی دەچمان کرد مامەستا مەلا عەوڵا و جەماعەتی پرسەکیان پێ دەکەم بچم چ دەرێن ڕێیان چیا وەختی خەبەر دەدەم هەرچەندە مامەستا مەلا عەوڵا بەخۆی هەلا ئەوەلی پێک و گوتی کاکە کەریم نهاتە ڕای خەبەری شوتەی بدەم. باشە شێرۆ ئەنگۆ بە من نارێن ئەنگۆ چەک و مەکتان هەیە؟ ناوەڵە وەستا قادر هیچمان نیە چەکمان لۆ چییە؟ لە برامە من دەترسێم کەریم شەوەکی بەسەرتان دادا و ئەنگۆ هیچتان پێ نەکرێت. هەتوو برێ کەریم شتی وا بکە. وەڵا کەریم بەرازە لۆ نایکە. وەستا قادر ئەمنیش چاوەڕێ ئەو شەوەی دەکەم. بڕوا بکە شێرۆ ئەمن ئەتوو بابتم هەندی باو برا خۆم خۆش دەوێت. خوا لە برایەتیت کەم نەکا وەستا قادر ئەوە لە چاکەی خۆتە برایم. دەمادەم شێرۆ ئەو دەمانچەیە بە احتیاط لەکنت بی کاکە بەڵکو پێ ئاگایەکتان لە خۆتان دەبی. برای من وەستا قادر پێویست بە دەمانچەی ناکە کاکە بڕوا ناکەم کەریم بیگەنیتەوە حەدەی. کاکە برام کەریم وەچی مەسرەتی نەکا و سەر نەینتە بەرێ دیارە تەمای جوژمنداری هەیە تەمای چی هەیە؟ ئەوەندە ژوێ وەستا قادر قسەکە زۆر جوانە. بەزانی چیە شێرۆ کەریم زلمی لەنگۆ کردیا ئەمگۆ زلم تا لێکرایە ئەگەنا ئەمن ئەو دەمانچەی نادەمەنگۆ ئەمە تەماوەنیە شەڕەکەی خۆشکەم. وەستا قادر قەت ئەو پیاوەتێت و لێبیر ناکەم. بە شێرۆ دەزانین چیە دەست پێشخەری نەکەی چاوەکەمە تو هەتا کەریم شەچی نەکات و هیچ نەکەی ها. وەستا قادر تەئمین بە ئەمن دەست پێشخەری ناکەم. ئەمان ئەگەر کەریم بە تەمای کوشتن و بڕین و دوژمنداری بی خۆمەش مەجبورین دیفاعشی لە خۆمان. با بڕۆین. با بڕۆ. چاکم لۆ دەگەت خوا نوکتەکە لەو ژەرمەوە ئاخر مۆلی نوکتەی چی؟ کچێ هەرجێر مەلێ وەستامەتی دەناسی وەستامەتی چایەتی جێت لە ناوی بووە ئەی دەست خۆش بەخۆ بە عەلەچن منی کوڕی هاتینە مەحەلی بڵێ چیان دەوێت چیان نەویست؟ کچی هاتووی داخوازی چناری کسمە ئەوە بەڕاستە؟ ئارێ وەڵڵی دەستخۆشم پێکردن ئەگەر لەوێ بووم گوێم لەو قسانەیە بوو بزانە چۆن بە تاکە نەعسەری گوێلاکی مێنایە خوارەوە تەقسیری پێ نەکردن وەڵڵی بەزمەکەم پێکردن نەیان دەزانی بە دەکەی بزندریان بە پەنجەرێ خواقەت بە زیایی نەکات دەوەرە وەرە کێ بێتە خوازبێنی کچی من ئەو هایەوێکی زاحێبی خەڵکی دێت داخوازیەوە ناشکا بەشەر دەکەیدە باشە خدر بە بیرم هاتەوە باشە ئێمەوە وەختی خۆی وعدمان نەدایە ماڵ حاجی برات والله ژیان ڕاست دەکەی وەختی خۆی وعدماندا بۆ حاجی عوسمانی برام چناری بدێنێ کۆچری هەتا ئێستا ئەو مەوزوع بەردەکمانە سەدانەیە دەترسێم حاجی عوسمان ئەوەی بەبیر بێتەوە بێت تەشقەڵەم پێ بکە وەزار دەردوو بەڵام مسیبەتم لێ بیتەوە باشە ژنێ ئەتوو بە چنارت نەگوتیە مۆزوع لەگە نەکردەوە چ دەرێت چناری دەربارەی کۆچەری وەڵڵا چەند جار قسەمان کردووە و باسمان کردووە چ دەڕێت چنارەڵێ وەڵڵا کوڕی مامی خۆمە و کوڕێکی کاسبە و ڕێک و پێکە و چێ بڕوامکار بچاک دەبێت داشکەڵەکە مەسەلە نەکات ئەو کچکەیە زارێ بشتێتی و مەسلحەتی خۆی نازانی قسەی بە هەر بچاوی دەبێت وەڵڵا ئاواڵێ ئەوا دەڵێ نازانی مەسلحەتی خۆی چێ دەبێت ئەمن دەزانم چنار خواردنی چییە ئەم دەزانم چنار چیژی مەسلحەتی دەوەست بەوەست مێشکی سەرمانە برد بۆ قسە کسێ دەبڕۆ ئەمن دەزانم چناری دەدەمە چێ دەدەمە چ ئاستە کوچ مستەواش السلام عليكم. عليكم السلام بخيرات يا بابا. أنا ديجي بابا. داش. لا شكرا لا شكرا. بخير يا بابا. وديش. أنا كوشر. كل ما رجعت شكل وستامزيدي. بارك الله بوي برد. أري والله بابا بردم بران. بران بابا. وستامزيدي ليه نبو؟ بري والله ليه بو.
ئەلی چیت ئەوە سامەجێ چوتە داخوازی چناری ئامۆزام دوعالەی کوڕی نەبابە ئەرێ وەڵا بابە کەینێ وەڵا ئەو ڕۆژێ پارەم لەو برد بەخۆی باسی کرد لا حول قوة إلا بالله العظيم باشە دەبێن خدری مامە دابیتێ واللهی بابە نازانم بەران دەیگۆ خدر هەر بەسەر موزی جوابی دێدامەوە خدر ئێ واللهی ئەو شتەکە دیار نییە هەتا ئێستا نازان چی بکەین ئێ باشە باشە وەستا مەجید ئەمە برادرین لەگەریەک کو ئەو شە قۆڕەت کردی لەگەرە من دەما پرسە چی بە مکردا بە جەبابە ئێستا عیلاتی عیلات ئەمە چی بکەین والله بتلز لك المامد نية سري لي بدم نية دبي سياستي بكم حيانا مصيبة أو شقورة لقرا مكديا والله بابا من دزام أغير أورو ندات علي سيبني هيك شي دورمتي بممنوني ديداتي هو براستا كل واحد لقرا من ده تسمع بس منه أو شقورة لقرا مكديا هذا شابي لنا لم أي صباح ورا ايش بيتا ورا هاتم كاكريم صباح او ايشي بيني دي بيم قوتي لبيرتا كها مسألة كشنكي مسألة كشنكي بله زور تاكم دبيرة كاكريم حزدكي أو شو اسمو ديكوجم او شو بتي صباح بيكوجو ريخيكي أشكر وجه قلت شوري بكوجم شيرون لو كوجا سلامك ما شاء الله حازم مصطفى نكوجم باشترنية لا حازم مصطفى ما كوجا شيرون لو كوجا اگر شيروت كوج معناه حازم مصطفى اجل كوج زور تاكا أو شو ليش فردم ويقول لا تختي ناتواني ددم نا بقول لي ما كوجا لو ابي مشي لما يبقى خنزري بيكوجي خنزري شي لسري دريدي بيكوجي بيشوبين له زور تاكا كاكريم أو شو خبري كي خوش دبستي دبرو دمي او شو اگر شوي خبري شو مديوا زور تاكا الله حبس عافيس صباح تشيرم لو بكوجا شربي امش اتو بكوشم تا اشكرا لبو خدر خبركم بيستيا بزانم ويا نعم يلا خير حاج عثمان زاين تلبس يا دبري والله لقسان درين وستا مزيد هتا دا خوازيد سناري اللي هو علي كوري ايه وزود موضوع سعي اخي وتوي كاك وعلى قيب الدنيا ايه تصرفت شي بتوي تيم بينا اي باشا برا قولتني ما دي يعني او خو مشوش كدي وقرباغم لبروي برا قوري وبرسم بينك كدي كاتا دا خواز تشم ادي باشا وقت خويت وعد بمن شنو قلت يا ادي يتبع من نقوم سناري دا كوسري ها عندنا يا اخوي بينا حازنا يا اخوي بينا وكم كان كوبا بعدك زعزبنا يا اخوان ديارة لما رئيس الرسمية او موضوع علاقي بموضوع عيونيا راس بيبرد اشتانت كلمك حاز ادي موضوع تسيرة لا حول ولا قوة إلا بالله إيه كذا بنام زين كروك تبيك رازينا يقدريان دمي نانمي لا من هو كوسر راسية إيه لا من الشوات سنار رازينيا والله وبالله كسنار زور رازية لا شكل بيخوشتنا تيجيشتي أول شيء حازم يعني مدروي لكم بمباورناك السلام دي النار مدروي لك دبلت سناري غاسكا بزار رازية رازينية فكرت سنار غاز كردون ولا يناوي سنار رازي برازيني بي ومشكلة منها أمن رازيني نو الراز بلي من ناي دموا اي اخسيوا ما انت مزبورني ما تيجي خم دم ما تيجي برسام بيكوجنا ولا حازم خذ الجيب بلا كذا برسام نمرديا تيجيشتي اول اللي بيسولنا انا وبخويا اتو أمن دريم سنار رازينيا أو دباتو وشي دري موضوع خير جيب خذ أمر مو حياتي خلنا تسرب كديا استشو هذا أبي مدة ديولا يتصدق كيف خوته كو كاين خوما يتصدق كيف كبابا ثاني ياخذ الجيب كذا والله بالله يا رجل بشمان دبيو بشمان منوش داد نادا بس انا شي قرم بيتيجيشتي تهديد دك ولا تهديد كم تصاوت دين دبرو بابا تيجيشتي برو حازم هاي اول الدنيا شو هي تيجيشتي تهديد دك والله بابا وستا مزيد شوني باشي هلا بخير بيت زناب تيري مبارك هنك على لا شيء على يشبع عليها لو تيشبع عليها وقتي هندين يا رشين درا ليرن يا برودر زالس كنير يلا باشا دسم تساي خان يلا برو
باشا دەبی چیشی بە عەلەیبی ها؟ على نزاني تسبوها لا والله سبوها كره كامو جيلا كامو قصدها أري والله كنا بقران باشا سبكي سعيدات سيا والله نازل ما مستلم يسوع معي دبره برو تاخذ زكاه مش لازم تقوم لك بس في امري يا اقول اساس الجلايه ما والله كاك الشبيله قمو ايه شو معي سبنا داش هاد قلت كامو جيلا باشا نهات الشرطه نهات ما نقول لا والله ناتي بس شدري تستعقل لك كدي ها زور راسه دبره خذ زكاه برو خذ زكاه مش لازم تقوم لك باش هذيك وياك الفيديو ها دبره هيك كده برو زولera الدنيا كبرام او هم الرنزم لتودا اي باشا باش لو هذاك ولايتي مالك تيكفي مار الدنيا يا وانت خوش الاسلام يا حبي مصيبة شي قوري برالك قبرا يا فادي بابا اصلا لك ما هاتشكو هاتي بابا قبال في مزان كرم كوثر جيمدي در خمي مخو سنارنا يشي والله وبالله كما بياو نبم همو مارك لونا فروش مني الا دبي امجن ببين دەزانم بابە دەزانم بەس دەزانێ ئەمە لۆچ ناری پێم خۆشە چونکی ئەو قزمی خۆمانەوە یە دوایە ئەو هەر لە بێگانە شکە باشترە باشە کوڕم وەچی مامەد ڕازی دەبی ئەمن چ بکەم دەزانم بابە مام لە ترسی مامۆژم ناوەری پێ خۆ بە خواری دابنێ دوایەوە تێ بگەم مامۆژیشم لۆ قزمە چ خۆی دانایە هەو کوڕم ئەم بەتونانم جێمە دێ چما هەر چنار هەیە لە دنیاە هزار چنار هەیە لە دنیاەکە پەنجەشی پەنجە سناری مامن دەینێ کوڕم دەزانم بابە دەزانم بەران نازانم مامم لۆ ئەو هایە مامە گەوها بێ من کو دەبمە زاوای ئافرین کوڕم ئافرین ئەمە دەزانمە تۆ هافکر دەکەیەوە بەران ئەتو خینەکە تەواوکە ئەکەری مەلۆژینانێ کوڕم باشە بابە باش خۆسەر بەران ئەمێن گرەیەکی زۆرم لە وەستا مەزیدی هەیە قەت نەدەبا ئیشێ بکردا بەبێ من ئیشێکی گەلە خراپێکرا کوڕم واللهی بابا بزانم وەستا مەجید چ عیبی نییە بەران احتیمال ئەویش ئاگای لە مۆزوعەکەیمە نەبی و ئەویش دیارە لەویش خێرێت و نەیزانێکەوە واللهی کوڕم ئەمێن دەچم سەرەکی لێت دەم ئەو گلەیە لێ دەکەم واللهی بۆ من بابە هەر نەچی چونکی نەلۆمە بۆ نەلۆویش بۆ ئیدی پێویست ناکە بچی ناوەڵا کوڕم هەر دەچم سەری لێت دەم هەتا مطمئنم لە ناودری خۆم هیچ لێبدی عاجز نەبین بابی من چونکە برادەرمە زۆر وەرە کوڕم ساعدینە وەرە بابا بابي هو بتماما بسم مالي خالمو سر شالي دم لنشتي ماری چی؟ مالي خالم لقندي دا هو براسك على والله بابا براسي ما يدخل صعبة تجناك عزايب حلو بابا حلو عزايب ورما تودى صارت بماري خالد نكتي نتيو قندي او رو تعذب وهلا كنتوا فريدني بس ماري خالد يعني بابا يعني كيف لاقى بس مالي خالم غريبيان كم حزة كم تساوم بشيري وكيفك والله بلاش بيع حوشت شتي دايع كده يا بابا اتو مقصد توي حمو زارك عقب لقب كي يدقم باشا كرم باشا برو باشا ومبرد باشا بحافظ راوسة على راوسة سبو ديسان دبري دي اولا بين من ابو ديسان برادرك هاتو بالصدو شو لازم نقرا صدوي برادر ليتم تساوم بيكت درو بابا بحافظ برو بخير سي او ما صموت شتي دايع یاخۆ خێرە کاخدر خۆشبی مامۆستا سوپاس دەکەم زۆر مەمنون گوتم باچم سەرشی لە مەکتەبێ دەمزانم ئازاد کۆ لەگە دەرسەکان کۆ مامۆستایەکان لێ ڕازینە لێ ڕازینینە کاخدر بەڕاستی پێم عاتیکەیە ئەتو ئاگان لە ئازادی کوڕ نییە و تازەش دێری دەپرسی لۆ مامۆستا خێر چ بووە کاخدر ئەمە ئەو بەرەو ئیمتحانی سەری سارێ دەچین هەموو تەلەبار کاتی سەنەوی وەرگرتەوە بەڵام جەنابیشت وا دیارەکە ئاگا لە ئازادی کوڕ نییە و تازەش دەیلی دەپرسی واللهی مامۆستا سەراحەتەن زۆر مەشغوڵ زۆر
وخۆ دەزانین تیجارەتە و کاسبیە و کڕینە و فرۆشتنە و سەفەرە و باوەڕتە بێ هەرمەجالم نیە مەجال کاخدر ئەم لە بۆ تومە کە کورد خراپ دەرچوو بەڕەڵابوو سەروەت و سامانی دنیا چ قیمەتی هەیە مامۆستا تێناگەم نازانم مەقسەدت چییە ئازاد چی کردیانی کاخدر ئەو ئازادی کە هاتی لێی دەپرسی تقریبەن 2 مانگە دەوامی نەکردیا ئەمەش بە ناچاری قەراری فەسڵمانە بۆ دەرکردیە بەڕاستیتە مامۆستانی فەسڵتان کردیان بەڵێ بەڕاستیمانە و ئەوەش قەراری فەسڵەکەیتی ئەی مامۆستا خەون بابی کوڕی منە دەبای خەبەرێک دەنگەکەم دەنێ کە تەبلیغەکەم دەنێ والله بالله لای مامۆستا نەمزانێت تا ئێستا تەبلیغ 2 جاران لە 2مان ناردینە و بەڵام جەنابتان نەهاتینە و هەروەها کۆبنەوەی باوکانی شەوە دیسانەوە کەستانمان نەبینی و کەسیشتان نەهاتیە باوەڕ بکە مامۆستا کە زۆر نەگوتیە باوەڕ بکە ئەوە ئێستا لە دوزانم بزانم تەمان ئازاد کوو بە تو دەرێ لێت دەشاریتەوە پێش نیوەی سارێ 15 ڕۆژ غیابی هەبوو و پاشانیش 2 ئینزارماندایە ئەی مامۆستا بە 15 ڕۆژی تەڵە بە فەسڵ دەکرێت نەخێر فەسڵ ناکرێتن بەڵام پاش نیوە سارێ هەر یەکجاری داوامەکەی کردبووە فشا 2 ڕۆژان داوامی دەکرد 6 ڕۆژان داوامی نەدەکرد هەر یەکجاری لە خۆشی تێکدا بوو و دوایش تەنجار لەگەر تەلەبەی خراپ ڕێککەتبوو لە پشت مەکتەبێ گرتبمان کەوا تەفتیشمان کرد زەرنافیس چەقۆ دامبۆکس ئەو شتانەی چەندین شتی دیکە لە جیفانی بۆ پیا هەلە ڕووی نایە باسیش بکاتن یعنی مامۆستا ئێستا هیچ عیلاج نییە هیچ چارەک نییە نەخێر ئەوەی لە دەستەمە بی هیچ عیلاجی نییە و ئیلا ئەگە ساڵێکی دیکە داوام بکات ئازاد کوشە مەزارت کردن و حیات بدن بەس ئەمە عیلاجت دەکەم عەلا کولی مامۆستا من دەڕۆم زۆر سوپاس زۆر مەمنونم خواحافیز بابی ئەوها تازە لێ لە کوڕی دەپرسی